سێکچە ئاڵتونیەکەی هەولێر لە یاری بەرزکردنەوەی قورسایی ئیناس و ئیسرا و هۆشین لەگەڵ باوکیان کە ڕایەنەری هەڵبژاردەی عێراقا لە پاڵەوانتی ڕۆژئاوای ئاسیا 22 مەدالیای زێر بۆ هەڵبژاردەی عێراق بەدەست دەهێنن. باوکی ئەم سێکچە یاریزانە کە خۆی ڕاهێنەریانە دەڵێت لەسەر گیرفانی خۆیان بەشداریان لەم پاڵەوانتێ کردووە و داواش دەکات گرنگی زیاتر بە یاریە تاکیەکان بدرێت. بەڕاستی یاریتاکان فرامۆش کرا لە کوردستان هیچی تیمامەشی ئۆتۆما پێ نادەن یعنی ئێستا سیر کە تەماشاکە ئێمە 21 مەدالیە زێر زۆرە یعنی بەڕاستی ینی ئاستێکی زۆر بەرزە ئێمە بەدەستماینە بەس کەس یانە پێشوازەیان لێکردین نە ئیهتیمامێک بمە دەدرێ ینی بەسەر ئێمە لەسەر ئیسابی خۆم ڕۆشتمە بۆ وەدا و گەڕامەوە وەرزش وها نابێت بەڕاستی لە کوردستان ئەبێ ئیهتیمامەشی باش بێن لە زنە ئۆلۆمپی وەزارەتی ڕۆشنبیری هیچ ئاوڕێکمانی نادەنەوە بەڕاستی بەس ئێمە لە نادی هەولێرین بەس نادی هەولێر یارمەتیماندا. ئیناس کە لە سەرا سێ ئاستی تازە پێگەیشتوان و لاوان و پێشکەوتوان بەتەنیا 9 مەدالیای لەمل کردووە وەک باشترین پاڵەوانتێکەش دەیەمین مەدالیای پێبەخشراوە. یاریزانێکی یانی هەولێر بەرزکردنی قورسایی خۆمان ئامادە کرد بۆ بەتوڵی غەرب ئاسیا کە لە بەحرێنەوە بەڕێوەچوو کە توانین لەسەر ئاستی 5 وڵات پلە یەکەم بەدەست بێنم کە بوومە خاوەنی 10 مەدالیا. هێوادارم کچانی تریش بێن ئەم یاری بکەن. زۆر دڵخۆشم کە باوکم ڕاهێنەرمە و لە دوو خوشکم تەمرین دەکەم ئەو هەستێکی زۆر خۆشە بۆ من. هەر یەک لە ئیسرا و هۆشینیش لە ئاستەکانی لاوان و پێشکەوتوان توانیویانی هەریەکەیان 6 مەدالیا بۆ هەڵبژاردەی عێراق بەدەست بهێنن. شتێکی زۆر ناخۆشە ئێمە ئێمە هەم ڕۆژی ینی تەمرین بکەین بەڵام نتوانین لە ناو شاری کوردستان بتولەی بکرێتەوە بۆ ئەوی بەشداری بکەین تەنها بتولەکانی یعنی دەرەوە نەبێتن ئەو لۆ ئێمە زۆر ناخۆشە. ئێستا ئەم سێکچە یاریزانە لەگەڵ باوکیان دوای گەڕانەوەیان لە پاڵەوانتی ڕۆژئاوای ئاسیا خۆیان بۆ پاڵەوانەتی وڵاتانی عەرەبی ئامادە دەکەن. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هەولێر.